سڵاتانێ بێوەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگار ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. بەهۆی سەرهەڵدان و گەشەکردنی داعش لە عێراق و لە سووریا لە ماوەیەکی نزیک لە دوای زیاتر لە 10 ساڵ لە ڕووداوەکانی 11 سێپتەمبەر جاری شتراوە پەیمانێتێکی نێودەوڵەتی دژ بە داعش یا بە بیانووی داعش لە ناوچەکە و لەسەر ئاستی وڵاتانی دنیا دروست دەبێت بە سەرکردایەتی ڕاستەوخۆی ئەمریکا. هەرێمی کوردستانیش پێشتر تێگەیشتنی زۆر دەدرابەوەی کە ئایا هەرێمی کوردستان تا چەند ئەگەری هەیە کە تێوە بگرێت لەم شەڕێکە لە ناوچەکە هەیە کە هەندێک شەڕەکەیان پەیوەست دەکرد بە دۆخی ناوچەکە و هەندێک شترپیان وە بۆ ئەم شەڕە بەرهەمی ململانەی وڵاتانی زلهێز و بەتایبەتی قەیرانی سەرمایەداریە لە ئاستی وڵاتانی دنیا. پرسیاری جدی ئەوەیە کە دوای ئەوەی کە کورد لە ئێستاە بەشداریی ڕاستەوخۆی هاوپەیمانەتی نێودوڵەتی دژ بە داعشە، ئایا کورد تا چەند سوودمەند دەبێت لەو هاوپەیمانەتی لە ئێستاە خۆی بەهۆی هەڵومەرجی جوگرافی و هەڵومەرجی ناوچەکە بەشێکی گرنگی ئەو هاوپەیمانەتیە؟ ئایا سەرکردایەتی سیاسی کورد دیت یان بە پرۆژەیەکەوە مامەڵە لەگەڵ ئەو هاوپەیمانەتیە دەکاتن؟ ئایا ئەم هاوکاریە سەربازی لە ئێستاە بۆ باشوور و ڕۆژئاوای کوردستان دەکرێت چۆن دەکرێت لە هاوکاری سەربازیەوە تەحویل بکرێت بۆ هاوکاری سیاسی و پاڵپشتی سیاسی؟ ئەی ڕۆڵی تورکیا و ئێران لەو هاوپەیمانەتیە و کاریگەری ئەوان لە ناوچەکە و دواتر کاریگەریان لەسەر مەسلەی کورد بە شێوەیەکی گشتی چیە؟ تاوتوێی ئەم بابەتە دەکەین بە بەشداری میوانانم هەریەک لە بەڕێزان سەدیق حەسەن شکوری، نووسەر و چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستودیەکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە، وەروەها دڵشاد ئەمین ڕۆژنامەنووس یان ماستەر لە پەیوەندی نێونەتەوەییەکان لەگەڵمان دەبێت کە ڕاستەخۆ لە ستودیەکانمان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە. سەرەتا بە خەرەتی کاک سەدیق بێمە لای جەنابەتەوە دەست پێ بکەم بە تێگەیشتنی ئێوە کورد لەو هاوپەیمانەتی دژ بە داعش یان بە بیانووی داعش دروست کراوە، کورد سوود دەبینێ لەو هاوپەیمانەتیە؟ بێگومان مەسلەی داعش وەکو دەزانرێت لە ساڵی 2014دا لە عێراق و لە هەرێمی کوردستان زەق بووەتەوە، بە تایبەتی دوای ئەو هێڕەشەی کرایە سەر مووسڵ و ناوچەکانی تر و شەنگال. بەڵام بەڕای من مەسلەی داعش لە ڕۆژاوای کوردستان دەمێکی درێژ بوو، شەڕی لە گەڵ کوردە کرد بە ناوی گروپی ترەوە کە بڕیاری ئەوەیاندا بوو کە شار لە دژی کورد دەست پێ بکەن و ئەوەی ئێستا کەش لە ئارادا هەیە کە کورد کەوتۆتان نێو بەرەی شەڕی دژی داعشەوە و ئەمە شتێکە کە داعش هێزێکە لە پێناوی ئەجندای هەندێک لایەنی پاشوەڕە و هەواڵگری ناوچە و جیهانی بەتایبەتی ئەتوانم بڵێم ناوچە لە ئێستادا کار دەکات، پێشان پەیوەندی جیهانیشی هەبوو، بەڵام ئێستا کە زیاتر ناوچەیە و ئەو هێزە لە کۆنتترۆل دەرچووە، لە کۆنتترۆلی دەوڵەتانی ناوچەش دەرچووە، لە کۆنتترۆلی هێزە لایەنە ئەستخباراتەکانیشەوە دەرچووە و بوتە بەڵایەک بەسەر گەلانی ناوچەوە. بە تایبەتی ئەبینین کە هێڕەشەکەی ئەساس لە دژی گەلی کوردەوە دەیانەوێت کە تەنیا ئەمە جینۆسایدکردن یا لە ناوبردن یا شارکردن لە دژی کورد نییە، بەڵکو ئامانج ئەوەیە کە خاکی کوردستان لە کورد چۆر بکەن و لە جیاتی ئەمە نەتەوەیەکی تر جێگیر بکرێت لە کوردستان. بۆ ئێمە پێم وایە ئەمە شەڕێکە فەرز کرایە بەسەر گەلانی ناوچەداوە، سەپێرراوە بەسەر گەلی کوردستانیشدا و گەلی کوردستانیش لە هەموو پارچەیەکی کوردستان ناچارەکە ڕوبەرووی ئەم شەڕە بێتەوە کە ئەم شەڕە شەڕێکی پێشکەوت و خوازیەوە، شەڕێکە دیموکراسیەوە ئازادیە، بەڵام ڕەهەندی تری ئەم شەڕە هەیە کە پێویستە نیقاشی لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ و لە بواری ڕێخستن و پەیوەندی جۆرە و جۆرەوە کاری لەسەر بکرێن. پێم وایە تا ئێستاکە ئەمە لە کوردستان و لە زۆر بواری تریشدا نەبووەتە بابەتی گفتوگۆ. زۆر باشە. کاک دڵشاد ئەمین، سڵاو لە جەنابیشتانەوە کۆی کاک سەدیق لە دیێڕی قسەکانی وتی ڕەهەندی تری ئەو هاوپەیمانێتیە، ڕەهەندی تری ئەو هەڵومەرجە هەیە کە پێویستە ئێمە بیبینن و مامەڵەی لەگەڵ بکەن. بە تێگەیشتنی ئێوە کورد دەتوانێت چۆن تا چەند توانیوێتی مامەڵەیەکی دروست لەگەڵ ڕەهەندە شاراوەکانی ئەم هەڵومەرجە تازەیان ئەو هاوپەیمانەتیە
مامەڵەیەکی دروست بکاتن یان ڕەهەندەکانی ئەو هاوپەیمانەتیە بە خوێندنەوەی جەنابەت کورد دەرئەنجام لێی سوودمەند دەبێ؟ سەرەتا سڵاوڕێزم هەیە بۆ بەڕێزت کاکیوە، سڵاوڕێزم هەیە بۆ کاک سدیق زۆر سپاس و سڵاوڕێزم هەیە بۆ بینەرانی ئەزیز و سڵاو ڕێز و احترام هەیە بۆ شەڕڤانان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لە کۆبانن و لە بەرەکانی جەنگ. کاکیوە داعش هێزێکی تیرۆریستی چەتەیە کە هاوپەیمانیەکی جیهانی ئەمڕۆ پەیدا بووە لە دژی و ئێمەش کە بەشێکین لەو هاوپەیمانیە و شەڕی سەرەکی داعش ئێمە دەیکەین کە شەڕێکە هی خۆرئاوایە، بۆیە دەکرێت بەڵێ ئێمە سوودی لێ ببینین و من لەسەر ئەم بابەتە نووسینم هەیە بێشک دەتوانین سوودی لێ ببینین، بەڵام ئەمە پێویستی بە حەکیمی سەرکردایەتی کورد هەیە کە تاوەکو ئێستا بە قەنەعەتی من هەتا ڕادەیەک توانیومانە ئەو هەلە بقۆزینەوە کە ئێستا بۆ کورد ڕەخساوە لە پەیداکردنی هاوپەیمانی نێونەتەوەیی بۆ گەلەکەمان بە تایبەتی لە کوردستانی عێراق و لە کوردستانی سووریا. بەڵێ کەم دڵشاد ئاماژەکان ئاماژە مؤەشرەکانی ئەوەی کە جنابەت پێ دوای ئەمە دەتوانین یان سەرکردایەتی سیاسی کورتوانیوێتی سوودی لێوەربگری یان لە داهاتوو بە قازانجی کورد تەواوە بێ چین، یعنی بە تێگەیشتنی جەنابتان ئەو بەوادرانە چین کەوامان بگەین ئەو دەرئەنجامی بڵێن ئێمە سوود وەردەگرین لەو هاوپەیمانەتیە؟ پرسیارێکی زۆر مەعقوڵە و ئەمە پرسیارێکە کە پێویستە سەرکردایەتی کورد بەردەوام لە خۆی بکە. بە قەنەعەتی من ئێمە دەتوانین بەڵێن نامە، ئێمە دەتوانین بەڵێن وەربگرین لە خۆرئاوا کە پشتگیری بەلایانی کەم کوردستانی سووریا و کوردستانی عێراق بکات لە دوای ئەم شەڕە بە شێوەیە کە ئەگەر خودمختاری بێت پشتگیری لە خودمختاریەکەمان بکات لە کوردستانی سووریا کە تاوەکو ئێستا خۆرئاوا دانی نەناوە بە خودمختاری بە کانتۆنەکانی کوردستانی سووریا. ئەمە پێویستە بکرێت بە مەرج لەسەر خۆرئاوا، لەسەر هاوپەیمانی، لەسەر ئەو هاوپەیمانی کە بە ڕابەراتی ئەمریکا دروست بووە لە دژی داعش و ئێمەش وەکو کورد بەشێکی لەو هاوپەیمانیە. ئەمە خاڵ یەکەمە، واتە وەرگرتنی سۆزێک لە غەرب بۆ پشتیوانیکردنی ئایا سەربەخۆیی بێت یاخود خودمختاری بێت. دووەم هاوکاری داراییە کاکیوە، هاوکاری دارایی بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی هێمە هێشتا نەبوتین بە وڵات چ لە کوردستانی عێراق کە ئێستا لەم حەزمە ئابووریەداین و چ لە کوردستانی سووریا بە تایبەتی کە ئێمە لەوانەیە لێرە و لەوێ داهاتێکمان هەبێت، بەڵام کوردستانی سووریا ئەو داهاتەشی نییە، بۆیە زۆر گرنگە هاوکاری دارایی پەیدا بکەین و لە بری ئەو جەنگەی کە دەیکەین وەکو حەقێکی ڕەوای خۆمان بتوانین داوای هاوکاری دارایی بکەین. سێم ئێمە ئێستا حاڵی حاضر هاوکاری لۆجستیکی دەکرین، چەکوتەقەمەنی نێردراوە بۆ کۆبانێ لە لایەن غەربەوە، بەڵام وەکو کافی نەبووە، وەکو دەبیندرێ و ڕۆژانە باز دەکرێت لە میدیاکان. سەرەڕای ئەوەی کە هێزی داعش تەمەنێکی ئەو تۆی نییە، بەڵام ئەو چەکەی کە هەیەی زۆر زیاترە و قورسترە چەکەکانی لە هێزی شەڕڤانان. هێزی شەڕڤانان بە باڵێک دەژمێدرێ لە پارتی کرێکارانی کوردستان کە لە چەندەیەکە هەیە، کەواتە پێویستە هاوکاری لۆجیکی زیاتر بکرین. بەڵێ زۆر باشە، دەگەڕێمە وڵات کاک دڵشاد. پرسیاری ئەوە لە جەناب دەکەم، وەڵامی ئەوە لە جەنابت وەردەگرم کە ئایا ئەو هاوکاری و ئەو هاوکاریە لۆجستی و سەربازەی کە تا بێ ئێستا بۆ باشوور و بە ڕۆژاوای کوردستان کراوە، ئایا ئەمە تەنیا هاوکاریەکی سەربازیە چۆن دەکرێت تەحویل بێ بۆ
هاوکارێکی سیاسی و بۆ پاڵپشتی سیاسی ئایا ئەمە بەمانەی پاڵپشتی سیاسە یان تەنیا هاوکاریی سەربازیە و لە هەڵومەرجێکی دیاریکراو دەکرێت بۆ باشوور و بۆ ڕۆژئاوای کوردستان دواتر وەڵامی ئەو پرسیارە لە جەنابەت وەردەگرم دەمەوێت کاک سەدیق ئەوەی کاک دڵشاد ڕژاندی وتی ئێمە دەکرێت وەرگرتنی سۆس ئاواوتی لە غەرب بەپی ئەو دابەشبوونەیە ئەو با بڵێن بەرژەوەندی لە وڵاتانەیە ئەو بنەمانی لە سیاست هەیە ئایا مەسلەی سۆز یان لەم بارودۆخەی ئێستا ئەوەی وای کردووە کە ڕۆژئاوا هاوکاری هەرێمی کوردستان و دواتری ڕۆژئاوا بکاتن خۆر ئاوای کوردستان بکاتن مەسەلەکە هەر سۆزە یان دیوی تریژ لە پشت ئەو مەوزوعەوە مەسلەی ئێستاکەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەستراوەتەوە بە ڕەوشی سیاسی و ئەمنی و ئیداری عێراق و سووریاوە بەڕاستی ئاڵۆزە یعنی وە پەیوەندی کە ڕاستە و خۆی بە مەسلەی کوردیشەوە هەیە بۆیە من پێم وایە ئایا دەوڵەتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا و لەگەڵ ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا کە ڕاستە و خۆ کاریگەرن لە داڕشتنی سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرادیگمایەکی نوێیان هەیە یان نە یان هەر ئەو سیستەمە دەوڵەتی ئەوێ کە 100 ساڵ لەمەوبەر نزیکی 100 ساڵ لەمەوبەر دایان ڕشتووە تا ئێستا کە ئەمە بەڕاستی یەکلا نەبووەوە تاکو ئێستا کە ئەوەی کە وڵاتانی ڕۆژئاوا داوای ئەکەن لە سەر ئەرزی واقع ئەمەیە کە شەڕی تیرۆر ئەکەن شەڕی داعش ئەکەن ئەم شەڕش داعشش کە بۆ ئەمەش پشتیوانی کورد ئەکەن ئەمەش ماوەیەکی زۆر کەمە یعنی وەکو دیفاکتۆیەکە هەم بەسەر کورد و هەم بەسەر ئەوروپیەکانیش و بەسەر دەوڵەتانی ناتۆشدا فەرز بووە کە ناچارن یارمەتی لۆجستیکی کورد بدەن کە پێش ئێستا کە ئەمە بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ بەغداش هێڵی سوور بووە کە ئەم هێڵە سوورە ئیتر کاڵ بۆ تۆ نەمایە تا ئێستاکە بەڕاستی بەرنامەی وڵاتانی ئەوروپا لەم بارەوە دیار نییە ئایا ئەم پشتیوانی کردنەی کورد بەم شێوەیە تەنیا بۆ ئەوەیە کە کورد داعش لە ناو ببا و اینجا دوای تر کورد بڕاتەوە بەرەو ناوەند یاخود لە دوای لە ناوچوونی داعش سەر لە نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی هەندێک بنەمای دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادی و پێکەوە ژیانی گەلان سەر لە نوێ دابین نەکرێتەوە بنیا دەنرێتەوە ئەگەر بێت و لەسەر ئەساسی لە دوای تەوابوونی شەڕی داعش یا لە دوای لە ناوچوونی داعش و نەمانی مەترسی تیرۆر لە ناوچەدا ئەگەر بێت و وڵاتانی ئەوروپا ئەم پەیمانە یان ئەم گرێبەستە لەگەڵ گەلانی ناوچە نە تەنیا کوردیش نییە گەلانی ناوچە ببەسن کە ئێمە سەر لە نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بنەمای ئازادی دیموکراسی بنەماکانی مافی مرۆڤ و پێکەوە ژیانی گەلان بنیاد دەنینەوە ئەمەم پێم وایە کە یەکێکە لە داخوازەکانی گەلی کوردستان ئەگەر ئەمەش نەبێ بژاری بە تایبەتی ئەوەی پێدەوترا پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە و پرۆژی سەر لە نوێ داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە چەندین پرۆژە دەکرا هاتی داعش ئەم مژارانی لە ئێستاە ضرورەتی زۆرتر خستۆتەوە من پێم وایە ئەمەی داعش زێدە پەیوەندی بە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەی ئەمریکاوە نییەوە ئەمە دەستکردێکی زۆر بە ئاشکرا ئەڵێم قەتەر و سعودیە و تورکیا بوو دەیانویست کە ئەمەش لایەنێکی بازرگانی زۆر گەورەشە کە یەک بوتە هۆی ڕۆیشتنی خزینی پارەیەکی زۆری وڵاتانی کەندا و لە ڕێگای مەسلەی داعش و سووریاوە بۆ تورکیا و لە خوارەوە گرێبەستێکی شارەوە هەیە و لە لای تریشەوە دەزانین کە لە 2011ەوە تورکیا و قەتەر و سعودی هەوڵێکی زۆریاندا بۆ ڕوخانی ڕژیمی تا بە ئێستا لەسەر تەورەکە بۆستین دەگەڕێمەوە لا لەسەر مەسلەی بە تایبەتی پەیوەندی تورکیا و مامەڵی تورکیا بۆی کە جەنابەت زیاتر شارەزایی لە بواری تورکیا دەمێکە بەدواداچون و تێگەیشتن و نووسینت هەیە لە سەروبەندی ڕاگەاندنی هاوپەیمانەتەکەی مەبینیمان لە ماوەیەکی کورد حکوومەتەکەی حەیدەر عەبادی ڕاگەیەندرا بە پاڵپشتی نەتەوە یەکگرتووەکان و نوێنەری ئەمریکا کورد وەکو دەوترا لە زێر فشارە بەشداری ئەو حکوومەتەی کرد ئەوەی تا بە ئێستا دەبیندرێن سێمانجی دانابوو کورد کە مالیشی داواکانی جێبەجێ بکە ئەمە دوو مانگ ڕۆیشتووە لە داهاتووە یعنی ئەم مامەڵەی کە پێشتر دەیوت من ئەم جارە بە مەرج بەشداری دەکەم لە حکوومەتی ناوەت ئەم جارە من تەنیا دەبی ڕۆلی سەرەکی مەبی و بەشداری فعلی بم ئەم گۆڕانکاریە پەیوەندی بۆ هاوپەیمانەتیەوە هەبوو کە ڕاگەیاندرا لە دوای ڕۆژێک لە ڕاگەیاندنی حکوومەتەکەی حەیدەر عەبادی مەسلەی پەیوەندی کورد و هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا ئیتر چه عەبادی بێ یاخود چه مالیکی بێ ئەمە هەندێک
مەسلەی بەڕاستی وابەستە بە مەسلەی دەستور و یاسا و مەسلەی ئیدارەیکردنی عێراقەوە واوەی ئێستا کە هەیە ڕەهەندی تازەی تێکەڵ بووە کە وش مەسلەی ناوچەیە من پێم وایە کورد لەم بارەوە ئەبێ خۆی یەکلا بکاتەوە بەڕاستی ینی کورد چی دەکا و چی دەوێت چی بکە ئەژوای کرد کورد بە ناچاری هەڵ و مەرجەی تازە هاتە پێش بەبێ هیچ مەرجێک ئەمریکا وای کرد کە ئەمریکا چونکە دوای هێڕشکردنی داعش بۆ سەر عێراق و گرتنی ناوچەیەکی زۆری سنەنشینی عێراق لەلایەن داعشەوە کە ئیتر ئەمە لە ڕاستیدا ئەتوانین بڵێن کە سیستەمی دەوڵەتی عێراق لە 140-50 هەڵوەشاوەتەوە ئیتر لە کار کەوتووە چونکە دەسەڵاتێکی زۆری لەدەستداوە ئەمریکا دەیەوێت لە دوای ڕوخانی ڕژیمی سادام ئەو سیستەمەی کە لە عێراقدا جێبەجێ کردووە ئەم سیستەمە سەرکەوێ بۆیش استراتیژی ئەساسی استراتیژی بنەڕەتی ئەمریکا هەنگاوی بنەڕەتی ئەمریکا ئێستا کە ئەمەیە کە خاکی عێراق لە داعش پاک بکرێتەوە و کورد بچێت لە بەغدا لەگەڵ عێراق حکوومەتێکی یەکگرتووی عێراقی هەبێ و کورد لە عێراق گیانە بێتەوە ئەمە داخوازی ئەمریکایە ڕاستە هێرشەکانی داعش فاکتۆرێکی ئەو مەسەلە بوون کە کورد بچێتە لەگەڵ بەغدا دابنیشی بەڵام مەسەی داعش زیاتر ئەمە داخوازی ئەمریکا دەگەڕێمە وڵات بۆی بە تایبەتی لەسەر ئەوی وتت ئەم تێگەیشتنی جیاوازی خستۆتە ڕوو سەبارەت بە ڕۆڵی تورکیا وڵاتانی هەرێمایەتی بە تایبەتی نموزەجی قەتەر و ئەم وڵاتانە لەم بارودۆخە تازەیە ئەو ئەم ڕۆڵی ئێستا تورکیا دەیبینێ لە ڕۆژئاوای کوردستان و لە باکووری کوردستان و دواتر مامەڵی لەگەڵ باشووری کوردستان تێگەیشتنیی زەنابتانی لەسەر دروست بووە دەگەڕێمە وڵات بە وەڵامی و پرسیال بەڵام پێشتر پرسیاریشترم لە کاک دڵشاد ئەمین کردبوو کاک دڵشاد پرسیاری ئەوەم کرد کە ئەو هاوکاریانەی تا بە ئێستا کراوە بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان هاوکاریەکە لەسەر ئاستی هاوکاری سەربازیە هاوکاری لۆجستی سەربازیە ئایا ئەمە تەنیا هاوکاریەکی سەربازیە یان چۆن دەکرێت ئەمە تەحویل بکرێت بۆ هاوکاری و پاڵپشتێکی سیاسی کورد سوودی سیاسی لەم پاڵپشتێ سەربازیە لەم هەڵ و مەرجە تازەیە وەربگرێ بەڵێ ئەوەندەی من ئاگادار بم و تێگەیشتنی من ئەوەیە کە تاوەکو ئێستا زیاتر هاوکاریەکان لۆجستیکی بوون لۆجستیکی سەربازی لەلایەن ئەمریکاوە لەلایەن وڵاتانی ترەوە وڵاتانی تری ئەوروپی بێشک دەکرێت ئەگەر سەرکردایەتی کورد و بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان بەڕاستی دەتوانێت سوود لەم دەرفەتە وەربگرێ دەتوانێت سوودی لێ وەربگرێ ئەوەڵ کە خۆی لە لیستی تیرۆر بێنێتە دەرەوە کە واقعەتەن پارتی کرێکارانی کوردستان تیرۆریست نییە و نوێنەرایەتی کۆمەڵی خەڵک دەکات و نوێنەرایەتی خەڵکی زۆری کورد دەکات ئەمە خاڵی ئەوەڵ دوای ئەوە ئەنجا دەتواندرێ هاوکاری سیاسی دەتوانرێ سوودی سیاسی لێ وەربگیرێت سوودەکان بێشک هەروەکو باسم کرد ئەوەیە کە سۆز وەربگیرێت سۆز ئەوەڵ شتە ینی لەوانەیە سەرەکی ترین شت بێت دواتر هاوکاری مادیە و لە هەمان کاتدا هاوکاری لۆجستیکی بۆ ئەم ساتە لەوانەیە پێویستی ترین هاوکاری بێت کە کورد پێویستیتی لە کۆبان کاک دڵشاد بەپێ ئەوەی کە ماستەر نامەکەی جەنابیشتانە لەسەر مەسلەی پەیوەندی نێونەتەوەییە و پەیوەندی دەرەچیە ئەم هەڵ و مەرجە تازەیە هاتۆتە پێش ئەو هاوپەیمانەتی ئێستا ڕاگەیاندراوە بەڕە چاوکردنی دەوڵەتانی ئەندام لەو هاوپەیمانەتیە دەوڵەتانی بێدەنگ یان نەیار و دژ لەو هاوپەیمانەتیە بەڕەچاوکردنی جوگرافیای سیاسی ناوچەکە چه ئاماژەیەک دەدان بۆ ئەوەی کە داهاتووی کورد بە شێوەیەکی گشتی و باشووری کوردستان چییە بێ لە دوای ئەو هاوپەیمانەتیە کاکیوە ئەمە وشەیەکی باوە لە ناو کووردە و هەتا ڕادەیەک لە ناو سەرکردایەتی وڵاتانی دراوسێش کە هەتاوەکو پرسی کورد لە خۆرەڵاتی ناوەڕاست سارەسەر نەکرێ خۆرەڵاتی ناوەڕاست سەقام گیر نابێت و مێژوو ئەمەی سەلماندووە کورد گرفتی هەبووە کاتێک کە خۆرەڵاتی ناوەڕاست بەم شێوەی ئێستا دروست نەکراوە
وڵات نەتەوە دروست نەکراوە لە سەردەمی عوسمانی دواتر لە سەردەمی ئینگلیز و دواتر لە دوای ساڵ 1920ەکان کە ئەم وڵاتانی دراوسێ دروست کراوە کوردستانی بەسەردا بەشکراوە ئەم پرسی کورد دووبارە لەوێ ئامادەی هەبوو و هۆکاری سەرەکی بووە لە راسەقامگیرکردنی خۆرەڵاتی ناوەڕاست کەواتە تا پرسی کورد چارەسەر نەکرێ قەناعەت وایە خۆرەڵاتی ناوەڕاست سەقامگیر نابێت بۆ ئەمە پێویستە هەم کورد و بە تایبەتی سەرکرداتی کورد و هەم وڵاتانی دراوسێ و بە تایبەتی سەرکردانی وڵاتانی دراوسێ لە واقعیە تێبگەن جێگەی داخە تاوەکو ئێستا هیچ تێگەیشتێکی لەو شێوەیە نییە بەڵێ کاک دڵشاد تێگەیشتە پەیدا دەبێت زەحمەتە کێشەی کورد بڵا بە ئاسانی چارەسەر بکرێت بە تایبەتی ئەگەر ئێمە باس لە هەر چوار پارچەی کوردستان بکەین بۆ چارەسەرکردنی کێشەی کورد ئەمە شخصی خۆم نووسیومە و بەحسی بەکەلۆریستەکەم لەسەر ئەوە بووە کە من پێشنیارم کردووە ئەوەڵ دامەزراوەیەکی ڕەمزی کوردی هەبێت لە شکلی کۆنگرێس کە نوێنەرایەتی کورد بکات ڕەمزی بێت دووەم خودموختاری بدرێت بە هەر چوار پارچەی کوردستان لە بێ ئەوەی کە سنووری هیچ یەک لە وڵاتانی دراوسێ واتە بێ ئەوەی کە سنووری عێراق بێ ئەوەی کە سنووری ئێران تورکیا و سووریا دەستکاری بکرێت بەڵێ خودموختاریان پێ بدرێ و سنووری کوردستان نەمینێت واتە خەڵک چۆن بتوانێت بە ئاسانی بێ ڤیزە بێ هیچ شتێک بچێت بۆ پارچەکانی تری کوردستان و ئەوان بێن بۆ ئێرە و تێکەڵبوونی کۆمەڵایەتی و ئابووری هەبێت و بەم شێوەیە لەوانەیە پرسی کورد چارەسەر بکرێت بەڵام وەکو باسم کرد هەتا وەکو ئێستا ئەم تێگەیشتنە لەلایەن سەرکردایەتی و وڵاتانی دراوسێ دروست نەبووە و ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆماندا وەکو کورد لەلایەن سەرکردایەتی کوردیش هاودەنگیەک نییە بۆ چارەسەرکردنی پرسی کورد بە جەمعی ئەوەی کە دەبیندرێ بەڕاستیە تا ئێستا غەیری پەکەکە باقی تری حیزبەکان زیاتر بۆ ئەو پارچەیە هەوڵ دەدەن کە ئەو حیزبەی لێ دروست بە بۆ نمونە یەکێتی پارتی زیاتر بۆ کوردستانی عێراق لەوەی کە بۆ کوردستانی گەورە هەڵبەت ئەمەش حکمەتی خۆی هەیە ئەوان لەوانەیە لە ئەم ساتدا نەتوانن هەندێک شت باسکەن ئەگەر زۆر باشیان بێ بەڵێ کاک دڵشاد دەگەڕێمەوە بەڵێ دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئایا ئەوەی ئێستا کوردی نزیک خستۆتەوە لە وڵاتانی ترەوە ئەوەی وای کردووە کە وڵاتانی تر هاوکاری کورد بکەن بە شێوەیەکی گشتی تەنیا خاڵە هاوبەشەکە مەسەلەکە دژایەتیکردنی داعشە یان خاڵی ترەیەکەوا دەکا ئەم هاوکاریە بەگاتارێمی کوردستان وەڵامی ئەو پرسیارە دواتر لە جەنابەت وەردەگرم کاک سەدیق مەسەلەی ڕۆڵی تورکیا لەم باردۆخەی ئێستا و کاریگەری تورکیا مامەڵەی تورکیا وەکوی دەوترێ قاچێکی لای داعشە و قاچێکی لای هاوپەیمانەتیەکەیە سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری تورکیا بە ڕەچاوکردنی باردۆخی ئێستای ناوچەکە تورکیا دەتوانێت چ کاریگەریەکە بێ و تا چەند تورکیا مامەڵەیەکی دروستی لەگەڵ مەسەلەکە کردووە لە پەیوەست بە مەسەلەی کوردجا چ لە ڕۆژاوا بێت چ لە باکووری کوردستان بەڵێ من بە ڕاشکاوانەوە بڵێم تورکیا ئیتر ڕۆڵی خۆی لە دەستداوە یعنی ئەوەی کە وڵاتانی ئەوروپا هاوپەیمانان ئەمریکا لە تورکیایان پێشبینی دەکرد وەکە تورکیا بە تایبەتی دەسەڵاتی ئاک پارتی و کەسایەتی ئەردۆغان ببێ بە مۆدیلێکی نوێ بۆ وڵاتانی ئیسلام و ئیسلامێکی میانە ڕاو بێتە سەرکار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەمەکە ئیتر یەواش فەندامەنتالیزمیان بڵین ئیسلام گەرایی توندڕۆ لە ناوچەدا نەمێنێ لە دوای ئەمە کە ئیسلامێکی میانە ڕاو جێگیر بێ ئومێدێکیان بە ئەردۆغان و بە پارتەکەیان هەبوو ڕاستیدا بەڵام دوای مەسلەی سووریا ئیتر ئەم ئومێدە بە ئاک پارتی و بە ئەردۆغان نەماوەتەوە و زۆر ئاشکرا لەیان ئەمریکیەکان ئەوروپیەکان تورکیا بەوە تاوانبار دەکرێت کە پاڵپشتی گروپە تروریستەکانی نێوسوریای داوە و
یارمەتی داعشی داوە ئەمە شتێکی ئیتر ناشاردێتەوە هەرچەندە دەوڵەتی تورکیا حاشای ئەمە دەکات بەڵام ناشاردێتەوە بۆچی تورکیا کەتە ئەم ڕەوشار چکە لە ناو خودی دەوڵەتانی هاوپەیمانی ئەمریکا لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گیر و گرفتێکی زۆر قوڵ دروست بوو کە زێدە تا ئێستاکە باس نەکرد مەسەلە سعودیا و تورکیا کەوتنەتە دووڕیانێکەوە یعنی لەسەر مەسلەی ئیخوان مسلمین لەسەر مەسلەی مصر و هەروەها لەسەر مەسلەی عێراق و سووریا کە سعودیا زۆر بە توندی دژایەتی و حتا وڵاتانی تریکەندا و بە توندی دژایەتی ئیخوانی مسلمینەکەن و تورکیاش دەیەوێت کە ئیخوان مسلمین بێتە دەسەڵات و هەر ئەمەش بوو ئەم ناکۆکیەی نێوان سعودیا و قەتەر بوو وای کرد سعودیا و تورکیا بوو وای کرد کە گروپە تونڕۆیەکانی وەکو نوسرە و ئەحرار شام و خوراسان و چەندین گروپی تر لە ئەنجامدا داعش ئەمە بەدی بێن لە سووریا کەواتە ئەو پەیوەندی و ئەو مامەڵەی کە پێشتر بە تایبەتی لە باشوور لەگەڵ تورکیا دەکرا ئەو چاوەڕوانی کە ئەوە دەکرات تورکیا چ لە ڕووی ئابرووی چ لە ڕووی سیاسیەوە سوود وەرگێ ئەمە نەبوو بۆ کورد من پێم وایە کورد هەڵی کردووە لە مەسلەی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیادا ئەمە جاری یەکەم نییە چەندی جارێتشم وتووە پەیوەندی کورد لەگەڵ تورکیا لە بواری ئابووریەوە پەیوەندی بەهێزە بەڵام لە بواری سیاسیەوە ئەو ڕفتارەی کە تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ڕاستە لە هەندێک لێدواندا باسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە کاوەکو شتێ بەڵام لە ڕووی یاساییەوە لە ڕووی دیپلۆماسی نێودەوڵەتیەوە ئەوان مامەڵەی چۆن مامەڵە لەگەڵ بەسڕا و بەغدا ئەکەن وەکو پارێزگایەک بەو شێوە لە چوارچەوەی عێراقی یەکگرتوودا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن هەر ئەمەش وا بوو هەر ئەمەش وای بوو ینی کە کورد نەیتوانی ڕەهەندەکانی پەیوەندی سیاسی خۆی لەگەڵ تورکیا بە دروستی هەڵسانگەنی لە کاتێک کە هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان دروست بوو بڕاستی هەرێمی کوردستان لە مەترسیدا بوو چۆن داوای یارمەتیان لە حکومەتی تورکیا کە یارمەتی حکومەتی هەرێمی بدا کەچی لەو کاتەدا خود بە فەرمانی ئەردۆغان بڕیار دەرکرایە کە بە هەموو شێوەیەک گفتوگۆکردن نیقاشکردن حتا لە مێدیای تورکاداش لەسەر داعش قەدەغە کرایە ناتوانتەنانەت بڵێن تورکیا لە تورکیا نەدەتوانێت بگورە کە داعش حرەکەتێکی تیرۆریستیە زۆر باشە دەگەڕێمە وڵات بە تایبەتی ئێستا مەلەفی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە پێشتر بەهۆی بەرژەوەندی نێودەوڵەتی خرالیستی تیرۆرە و ئێستا قسە باز لەسەرەوەیە کە بەهۆی ئەو با بڵێن دژایەتی کردنیان ئەو جەنگانی کە ئەم باردۆخە تازەیە دروست بوو کە قسە لەسەرەوەیە کە پەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێ دەمێ تێگەیشتنی جەنابتان وەربگرم بەڵام پێشتر پرسیاری شترم لە کاک دڵشاد کردبوو کاک دڵشاد پرسیارەکەەوە بوو کە ئەوەی کوردی لەگەڵ هاوپەیمانان کۆ کردێتەوە ئەوەی وای کردووە کە هاوپەیمانان هاوکاری سەربازی باشوور و ڕۆژئاوا بکەن خاڵی بەیەکگەیشتن تەنیا دژایەتیکردنی داعشە یان خاڵی تر هەیە کە وا دەکا ئەو هاوپەیمانەتیە بەردەوام بێ یان بەو ئاستە بێ بەڵێ حاڵی حازر شتێکی تری ئەوتۆ بەدی ناکرێت باقەت غەیری داعش بەڵام هیچ هۆکارێک نییە لەو چوارچێوەیەدا بمینێتەوە کە تەنانەت داعش دژاتیکردن و شەڕکردنی داعش کورد لەگەڵ غەربا کۆ بکاتەوە ئێمە وەکو نەتەوەیەکی مەزلوم و غەرب وەکو کۆمەڵی وڵات کە بۆ دیموکراسی و ئازادی گەلان تێدەکۆشن کۆمەڵی خاڵی زۆر هەیە کە دەکرێت ئێمە کۆ کاتەوە بەڵام حاڵی حازر غەیری داعشی شتێکی تری ئەو تۆ نابینم دەکەوێتە سەر ئەوەش دەکەوێتە سەر حەچیمی سەرکردایەتی کورد کە چۆن بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە کە غەیری داعش هۆکاری تریش هەیە بۆ هاوپەیمانی نێوان کورد و وڵاتانی غەرب و ئەو هاوپەیمانی ئێستا هەیە ئەو دۆسایەتی ئێستا هەیە تونند و تۆڵی بکە و بیباتە قۆناغێکی ترەوە پێشتر باس لەوە کرد باس لە دروستکردنی سەرکردایەتیەکی ڕەمزی کرد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لە سەروبەندی ڕوبەڕووبوونەوەی کورد لە باشوور ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە دەوڵەتی خەلافەی ئیسلامی
قسە لەسەر جاری داڕشنەوەی ئەو پەیوەندیانەیە بە خۆشحاڵیەوە کە هەندێک نزیک بوونەوە لە مابینی باشوور و ڕۆژئاوای کوردستان لە مابینی پارتە ناکۆکەکان تەنانە ناو خودی ڕۆژئاواش هەیە. پێشتر گفتوگۆیان قسە لەسەر مەسلەی کۆنگرەی نەتەوەیی دەکرا. بە تێگەیشتنی جەنابتان جگە لەو چاڕوانانەی کە کوردێوێ لە ئاستی وڵاتانی تر سوودی لێوەربگرێ لە مابینی پەیوەندی پارتەکان و مەسلەی سازدانی کۆنگرەی نەتەوەیی لەم باردۆخەی ئێستا دەکرێت ببێتە یەکێکتر لە خاڵەکانی کە کورد سوودی لێوەربگرێ؟ بەتەئەکید ئێمە دەتوانین سوود لەم هەلە وەربگرین کە هەمومان کۆ دەکاتەوە. داعش ئەوەڵ هێرشی کردە سەر کوردستانی عێراق با بڵێن پێش ئەوەی کە هێرش بکاتە سەر کۆبانێ. هەڵبەت پێشتر لە کوردستانی سووریا گرفتی هەبوو و بەردەوام شەڕی شەڕڤانانی دەکرد. بەڵام لە دوای ئەوە کە شەڕڤانان هاتن هاوکاری ئێمەیان کرد، هێزی پێشمەرگەش نێردرا بۆ کوردستانی سووریا و وەکو جەنابەت باست کرد هاودەنگێکی زۆر باشەیە ئێستا لە نێوان کورد، لە نێوان سەرکردایەتی کورد وەکو باس کرد لە نێوان لایەنەکانی کوردستانی سووریا و ئەمە جێگای خۆشحاڵیە و من دەستی یەک بێکی ئەو بەڕێزانە دەکوشم کە ڕۆڵیان هەبووە لە نزیکردنەوەی لایەنەکان. بەڵێ پێشک نەک تەنانەت بەنیسبەت کورد، بەنیسبەت هەر نەتەوەیش کە بەنیسبەت هەر لایەنێک کە ناکۆکیان هەبێت و دوژمنێکی هاوبەشیان هەبێ ئەو لایەنە کۆ دەبنون. جا بەنیسبەت ئێمەی کورد کە نەتەوەیەکی مەزلومین کە ئەغڵەبی نەک ئەغڵەبی بەڵکم هەموو حیزبە کوردیەکان بۆ کوردستانێکی گەورە هەوڵ دەدەن. ئەگەر ڕاستەوخۆش نەیڵێن ناڕاستەوخۆ واقعەتەن ئەوە قسەی دڵیانە ئەوە خواستیانە هیچ هۆکارێک نییە کە بەڕاستی ئێمە سوود لەم دەرفەتە وەرنەگرین بۆ بۆ سەرخستنی دەست خۆش بەلایانی کەم بۆ سەرخستنی. ئەگەر شتێکت ماوە لە کۆتایی بیڵێ یەک دقیقم ماوە دەگەڕمەوە لای کاک سەدیق، ئەگەر شتێک مابێ من ڕێگام پێ نابێ، بەڵام تکا لە ماوەیەکی زۆر کورتە. لە کۆتاییدا باقەت ئەمن پیرۆزبایی لە سەرکردایەتی کورد دەکەم کە ئەو نزیک بوونەوەی هەیە ئێستا لە نابینی سەرکردایەتی کورد بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەو لایەنانەی کە سەر بە پەکەکەن و سەر بە پارتین لە کوردستانی سووریا. ئەمە جێگەی خۆشحاڵیە و من دەستخۆشی دەکەم لە هەموو لایەنەکان کە توانیان کارێک بکەن کە مفتی تونس بڵێت بە 22 وڵاتی عەرەبی 23 وڵاتی عەرەبی نانتوانی هێزی سەگدار بنێرن بۆ سووریا، بەڵام کورد توانی هێزی سەربانی بنێرێ بۆ کۆبانێ. بەڕاستی دەست خۆش کاک دڵشاد. کاک سەدیق لە ئێستا بە تایبەتی مامەڵەی پەکەکە یعنی دێتە پێش و ئایا پەکەکە و سەرکردایەتی پەکەکە و باڵەکانی تر دەتوانێت چۆن سوود لە واڵ و مەرجە وەربگرێت تا بە ئاستێک لۆبیەکەی لە ئاستی وڵاتانی دنیا بۆی پەکەکە لە لیستی تیرۆر دەربچێت سوود لەو هاوپەیمانەتی تازەی وەربگرێت؟ پەکەکە بە شێوەیەکی ڕیالیستانە واقعیانە هاتوتە ناو هاوپەیمانەتێکەوە و بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستاندا لە سووریا ئیتر بەبێ یەپەگا بەبێ پەیادە هیچ شتێک ناکرێت و یەپەگەش و هێزێکی زۆر نزیکە لە پەکەکە و پەیادەش هێزێکە لەسەر مەبادیئی پەکەکە بەڕێوەدە. چی بۆیە حتا لە ڕۆژهەڵاتی لە ببورن لە باشووری کوردستانیشدا ئەوە پەکەکە لە کەرکووکەوە تا شنگار لە دژی داعش شەڕ دەکا یا ئەمە بووتە واقعەک وە لە لای تریشەوە کە تورکیا هاوپەیمانی ئەوروپا و ناتۆ ئەمریکایە پەیەکە داوا ئەکا کە قۆناغی چارەسەری و ڕێزکەی ئاشتی لەگەڵ تورکیا بکرێتەوە لە سەوبارەشەوە پەکەکە سوورە. بۆیە من پێم وایە ئەگەر ئێستا کەش پەکەکە لە لیستی بە شێوەیەکی یاسایی لە لیستی تیرۆر دەرنەچێ، بەڵام بە شێوەیەکی واقعیانە بەرەبەرە پەکەکە لە ناو لیستی بەل زەمینە خۆشە. سەدیق حەسەن شکرین و سەر و چادری سیاسی بوو لە کاتی بەرنامەکەم هاوڕام دەڵێن کۆتایی هات واروەها دڵشاد ئەمین ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە جەنابتان لە سودیەکەمان لە شای ڕانیەوە لەگەڵمان بوون. سوپاس بۆ بەڕێستان زارشر کاک سەدیق، سوپاس بۆ بینەرانیش کە ئەو ماوەیە لەگەڵمان بوون.
هاتینە کۆتاییهێنان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆ و دەردەشەی ئەومان کرد. هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت سوودمەند بێ لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە دەوڵەتی خەلافی ئیسلامی یان داعش لە ناوچەکە. تا بەیانی و گفتوگۆکردنی لایەنیشی تری بارودۆخی ژیانی جڤاچی کاتێکی خۆش بۆ هەمرەیەک.